لە هاویندا کەسانێکی زۆر ڕوودەکانە ناوچە سروشتەکان بن بە سەربردنی بەمەبەستی بە سەربردنی کاتێکی خۆش و مەلەکردن بەو پێکە کەشوهەوا زۆر گەرمە و مەلەکردنیش بەڕاستی چێژێکی خۆی هەیە لەگەڵەوەی کە چەندین سوودی هەیە بەڵام زۆر جار پەنا دەبرێتەوە ڕووبار و گۆماوەکان و حاڵەتی خنکان ڕوودەدات بزانین چۆن بتوانین خۆمان پارێزین یاخود هۆشیاریمان هەبێت لە کاتی ڕوبەڕوونەوەی حاڵەتی لە ناکاوی خنکان بەم بەسەش میوانداری بەڕێز کاک نەجمەدین شێخ نەسرەدینمان کردووە سەرۆکی یاریاویەکانی سلێمانی. کاک نەجمەدین بەخێر بێ سپاس طبعا حەزەکەم پشت بەسەر بابەتە بکە بەس پێش ئەوە بابزانین ئەگەر بە کورتیش بێت سوودەکانی مەلە بزانین. زۆر سپاس بێ مەلەوانی یەکێکە لە وەرزشە هەواییەکان کە زۆرترین سوودی بۆ لەشی مرۆڤ هەیە، چی لە ڕووی جەسەدی لە ڕووی لە شولاری دەرەوە چی لە ڕووی ناوەکە لە شولارێکی بەهێز و بتەوان پێ دەبەخشێت لە ڕووی ناوە ماسوودەکانی لەش بەهێز دەکات. هۆکارێکی باشە مەلەوانی بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی جومگەکانی ئەژنۆ فەقەرات بڕبڕی پشت، هۆکارێکی باشە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی لەش چی لە پیاوەندەدا چی لە خانماندا. هۆکارێکی تری مەلەوانی کە سوودێکی زۆری هەیە بۆ دەرونی لایانی دەرونی کە لە کاتی مەلەکردندا هەستێکی خۆش و ئارامت پێ ئەبەخشێت بۆ نەخۆشیە دەرونیەکان سوودێکی زۆری هەیە. زۆر باشە ماوەسا نەجمەدین، بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هەواڵەکان زۆر جار لە وەرزی گەرمادا ئەیبیستین کەسێک لە فلانە ڕووبا لە فلانە دەریاچ لە فلانە گۆم خنکە زۆر جار زۆربەی هەواڵەکانەوەی کە دوو کەسیە. گرنگترین هۆشیاری گرنگترین ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان کاتێکە چنە ئەو شوێنانەی کە سەیران دەکەن و لەگەڵ شیعانە کەمێک مەلەیە بکەن لەگەڵیان؟ بەڵێ بە هەموو مەلەیەک ناودرێن مەلەوان. هەندێک کەسن کە مەلەیەکی کەم ئەزانن مەلەیەکی کەم ئەتوانن ئەچن لە گۆمەکانە یان لە ڕووبارەکانە مەلە ئەکەن، قووەت و لیاقی مەلەکان بەشی زۆر ناکات. دەدێک بە مەلە ئەڕۆن پەکیان ئەکەوێت چونکە بە ئەکادیمی فێر نەبوون. ئەگەر کەسێک بە ئەکادیمی فێر ببێت ئەتوانێت هێز و قووەتەکەی خۆی تەوزیعکا بۆ زۆرترین ماوە. بەڵام کە تۆ بە شێوازێکی عشوایی فێری مەلە بیت ناتوانانی ماسافەیەکی زۆر بڕێ. ئەمە ژوا ئەکات کە کەسەکە تووشی بەگی وەسانی ماسوولکە بێت چونکە زەختی زۆر لە ماسوولکەی ئەکا کەسەکە تووشی شڵەژان ببێت. ئەو کەسێک کە ئەچێ بەهانایەوە طبعاً ئەوانەی کە بەداخەوە ئەو حاڵەتانە ڕووداوی یان بران یان ئامۆزانیا هاوڕێی نزیکی یەکن لە حەزرەت گیانی کەسەکە ئەویش لۆچ مەلەیەکی کەم بزانێت شارەزان نەبێت لەوەی کە چۆن ڕزگاری بکات چۆن بێنێتە کەناری ئاوەکەوە. چوونی بۆ کەسەکە بە شێوازێکی هەڵەیە طبعاً هەردووکیان کە نزیک ئەبنەوەی کەسەکە لە حەزرەت گیانی خۆی پەلاماری کەسەکەی کە ئەدادیا ئەیگرێت ناتوانێت خۆی ڕزگارکە. ئێمە ئەمساڵ لە یەکێتی یاریاوەکانی سلێمانی زۆر تەرکیزمان لەسەر ئەوە کردوێتەوە کە شێوازی بەهاناوە چوونی کەسەکە تۆ مەرجنی هەر بەمە لە بچی بۆی ڕەنگە لەو ناوە تەپەتۆرێک تەختەیەک شتێکی بۆ هەڵبەی کەسەکە بیگرێت ڕزگاری بێت لەو شڵەژانێ و بتوانێت خۆی بگرێت. بەڵام کە تۆ ئەچیت بۆ کەسەکە کە پێویستی بە فریاگوزاریە خۆیشت ناتوانێت ئەو ڕزگارگەی بەداخەوە حاڵەتەکە لە دانەیەکەوە بێ بەدوو. زۆر جار ئەو ئاماژت بە شتێکی گرنگ کرد، ینی چ حاڵەتێکە زۆر جار ئەبێتە باعیسیەوەی کە ئیتر ئەم کەسە خەریکە بخین پێیان ماسوولکەکانی تۆیانگەڕێتەوە بۆ چی بەدەر لەوەی کە بوون لەوانەیە زۆر جار مەلەش بزانێت زۆر کەس هەبوو بۆ شێوازە. وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد بە هەموو کەسێ ناوتێ مەلەوان. من ئەگەر هەر کەسێک بە شێوازی ئەکادمی فێر بکەم ئەتوانم وای لێ بکەیت کە زۆرترین مەسافە بڕات زۆرترین مەلە بکات زۆرترین سوودیشی ئەبێت. بەڵام تۆ کە بە شێوازێکی ئەکادمی مەلە ناکەیت زەختێکی زۆر لە خۆتەکەی. ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ تووشی بەگیرۆسانی ماسوولکە بێت. هۆکارێکی تریشمانەیە کە هەنێک ئەو هەیە ناشێن بۆ مەلەکردن. ئاوکە سەریعە خۆت هەڵەدەیتە ناوی بەربەردێک ئەکەوی ئاوکە ئەتبات ناتوانانی قوتی ئەوە نییە خۆت بگریتەوە. ئەمەش یەکێکە لە حاڵەتەکە. باشە جیاوازی مەلەکردن لە مەلەوانگەیەکە چییە لەگەڵ ئەوەی کە من لە گۆمێکە خۆت لە ڕووبارەکە مەلە بکەم؟ زۆر جار دەوترێ حاڵەتەکانی خنکان زیاتر بوون لە گۆم و ڕووبارەکانیان ڕوادەن. مەلەوانگەکان مەسافەیان کەمترە زۆر گەورە بن لە لای خۆمان هەموو مەلەوانگەکانمان ئەکسەرێتیان یەک دانە نەبێت کە ئۆڵمپیا با بڵێت 50 بە 25 هەمویان
25 بە 12 نیون بەڵێ ئەمە هەموو مەلاوانگەیەکیش چاودێری لێ نەبێت ڕزگارکەری لێ نەبێت بڕوانامەی یەکەتی یاری ئاوەکانی نەبێت ناتوانێت لەو مەلەوانگە بێت مەلەوانگەکان پارێزراوترن بۆ ئەوەی کە حاڵەت لە مەلەوانگانە کەمترۆدا چاودێری لێ لە ژێر ڕێنمایە بەڵام لە گۆمەکاندا بەداخەوەی مە چەندی ساڵە داوا ئەەکەین کە لە سێمانگی هاوینە لەوە چە محافزەی سلێمانی بە 25 نەفەر حەل بکەیت ئێمە بەداخەوە خەڵکمان هەیە بۆ تەرم و جەنازە بگەڕێبێت خەڵکمان هەیە خەڵک ڕزگارکە لەسەر چەند ڕووبارەکاندا زۆر جوانە مامۆستا تا چەند گرنگە هەر لە مناڵیەوە وا ڕابێنین کە هیچ کەمێک شارەزاییمان هەبێت لە مەلەکردن تاوەکو ینی لە شوێنێکە ئایا کابووین نەترسین یا نەخینکین بەڵێ یەکێک لە سوودە گرنگەکانی مەلەوانی ئەوەیە کە هەموو ئاسێک لە کۆرپەلەوە تاوەکوی بەرزترین تەمەنی تا 100 ساڵیش دەتوانێت مەلە بکە ئێمە لە محافزەی سلێمانیا چەندین ڕاهێنەری باش و فێرگەی باشمان هەیە ئەتوانین مناڵەکانمان لە جاتی بەهانێشتیکەوە مەشغوڵکەین بینێرینە خولەکانی فێربوونی مەلەوانی بە شێوازێکی ئەکادیمی ئەگەرار کەسێک بە شێوازی ئەکادیمی باش فێری مەلە بێت دنیاتەکەم و ئەم حاڵەتانە لە چەند ڕووبارەکان شەکەم دەبێتەوە جیازێکی شێوازی مەلەکردنمان بۆ بکەی بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوازێکی هاڕەمەگی کە زۆر جار هاوڵاتیان بم شێوازیان بەڵێ ئێمە 4 جۆر مەلەمان هەیە 4 جۆرە مەلە ئەگەر لە هەر شوێنێکی ئەکادیمی کەسەکە فێر ببێت لە هاوی نەفریای جۆرێک دوو جۆریان ئەگەر فێرگەکە ماوەکەی دوور و درێژ بێت شێوازی عەشوایی کە لە ئەوەڵۆ باسمان کرد تۆ کە ئەڕۆی زەخت لەسەر خۆتەکەی قاچت دەست بە هەڵە بەکارێنیت ئیشی ڕاهێنەرەکان ئەوەیە کە تۆ ئەخاتە سەر ڕێچکە ڕاستەکەی شێوازی دروستەکەی مەلەکردن تۆ کە بە شێوازی دروست فێری مەلە بوویت حاڵەتی نەخوازراوە زۆر کەمتر ئەبێتەوە و ئەشتوانی تۆ لە جاتی ئەو کەسێک کە بە شێوازی عەشوایی مەلە ئەکات تووشی بەگیروەسانی ماسوولکە و تووشی حاڵەتی جەڵدەی دڵ و ئەمانە ئەبێت لە زەختکردن و لە ترسێکی زۆرەوە ئەتوانێت گە تووشی حاڵەتێکی بەگیروەسانی ماسوولکە بێت توانی خۆ ڕزگارکە هەر خۆ ڕزگار بکەیت ئەو کەسێک کە شارەزا بێت بە ئەکادیمی فێر ببێت ڕەنگە ماسوولکەی پشتی بەگیر بوەسێت بە شێوازی قاچەکان دەتوانێت خۆی ڕزگارکە ماسوولکەی ڕانی بەگیر بوەسێک کە ئەمایان زۆرترە بە شێو قاچیشی نەجوڵن بە شێوازی دەستیش خۆی ڕزگارکات بۆیە ئەکادیمیەکە بەڕاستی ئەم حاڵەتە نەخوازراوانە زۆر کەم ئەکاتەوە گرنگە و نیاش قسەکە ببورە گرنگە کەسێک کە زۆر حەزی لە مەلە هەیە زۆر حەزی لێ بە شێوازی ئەکادیمی فێر بێ باشتر زۆر گرنگە باڵە گرنگە لە سلێمانی خۆمان و لە کوردستانە بە ئەم ئەیسا ڕاهێنەی زۆر باشمان هەیە وەڵا کورفەکەی لە ڕووی داراییشۆ زۆر نییە وەکو ئەوە نییە تۆ ئایپاتێکی بۆ گڕبی دێ بەدەستیەوە تووشی چەندەها مزعافات و نەخۆش و ناڕەحەتیە بێت زۆر جار هیلاکی شتەکە نازانین کە شێوازەکە ئەکادیمی نەبێ ڕەنگە نەک سوودی یعنی باشی پێ بگا ڕەنگە بە زیانیش پێ بکەوێت ئێمە ئەو ڕاهێنەرانەی کە لە مەلەوانگەکانن ڕێنمای ئەدەن بە تایبەتی بۆ نەخۆشەکان کە دکتۆر بەڕێزەکان زۆر بەیان ئەڵێن بڕۆ مەلەکە ئیتر پێی ناڵم بڕۆ چی بکە لە مەزباحکە چی بکە لە ئاوەکە ئێمە ئەوانەی کە بەڕاستی کێشیان لە فەقەراتی پشتی هەیە نایڵین مەلە بکە چونکە کەسەکە هاتووە عیلاج وەرگێ ئەمە ئەبێتە هۆی زەخت لەسەر بەشی خواروی پشتی ئەگەر مەلە بکات بە شێوازێکی هەڵا کێشەکەی زیاتر ئەبێت لەوەی چارەسەر بێت زۆر باش مامۆستا بینە سەر کۆکی مۆزوعەکە ئەمە بوون چینە سەیرانێک و لە شوێنێکە کەمێک ئاوی تێدایە دانەیەک تۆزێکیش مەلە بزانین بەڵام گرنگە پێشوەختە چی ڕەچاو بکەین پێشی بچینێ ئەو ئاوەیەوە تا چەند گرنگە زۆرجار گۆمێکە بە بێ شارەزای یەکسەر چاڕوخی خۆی خاتە ناو ئەو ئاوە نازان لە ژێرەوە شوشەی تایە چی بەردی تایە زۆر جارەمە بێتەوەی سەرشکاندن قاچکاندنی ئەو کەسانە چی بکرێت لەم حاڵەتانە چی بکرێت وەڵا ڕەچای ئەو کرێکە لە هەر شوێنێکە مەلە ئەەکەیت ئەگەر پێشتر شارەزایی لە قۆڵی لە سرعەتی ئاوەکە لە ساردی ئاوەکە شارەزایی نەبێت بۆ پاراستنی گیانی خۆت و ئەوانشی کە لەگەڵتان مەلە نەکەی باشترە چونکە تۆ ڕەنگە لەو ئاوەکە خۆتی خۆ فەرمووت خۆت هەڵەدەیتە ئاوەکە ڕەنگە بەردێکی تابێت سەر بەردێکی تووشی بورانەوە بیت
شانە بەرکێت تووشی شکان بی نەتوانانی بێتە سەرەوە خۆ هەڵبەی زەختەکەی دەسەر تووشی بوران و بە تووشی زمان هەڵگەڕان و بی ئەم حاڵەتانە هەمووی لە شێوازی ئەوەی نەشارەزایی لە خۆهڵدان و نەشارەزایی لە شوێنەکەیش تووشی ئەو حاڵەتانە بی. باشە زۆر جاریانی بینیمان هەموو تەمەنێک ڕۆکاتە و شوێنانە ڕەنگە منداڵ ترکەسی بە تەمەمان هەبێت کە مەلە بکەن تا چەند گرنگە بۆم نەگەر مەلەش کرا بە شێوازێکی چۆڵی بە کۆمەڵ بەیانی ئەگەر بوون حاڵەتێکی لە ناکاویش ڕوویە بتوانن هاوکاری بن یاخود بەدەمەوە بچن یانەوەی کە ئەو وینە بەستی ئەو هەیە لە کوشتان ژەر گرنگە گەرە چینە دەریشەوە ئەو هێلە کوشتەکە بۆ ئەوەی کە ئەی بەسێت مەلە نازانێت باشە بۆ هەن حاڵەت بەڵام ئەوەیە لاوازیەکە لە فێربوونی مەلە تۆ پشت بەوە بەسی پشت بەخۆ نابەسی ئەو کەسانەی کە لە قەرەباڵخیا مەلە ئەکەن زۆر جار ساڵی پێش و لە سەرچاوی ئاوەکانی سەرای سوبحانەکە کەسێک بە مەلەش ڕۆیشت بوو لەو سەرەوە تووشی حاڵەتی خنکان بوو مەلەشی توانی بوو بەڵام قەرەباڵخیش بوو هەنێک کەس وایان زاندی بوو کە نمایش و ئەوەکە بەڵام نەچوون بە فریای نەکەوتن بۆیە لە قەرەباڵخیا تۆزێ زۆر جار ئەوەش ڕوو ئەداکە قەرەباڵغیش بوو کەسەکە خنکە بەڵام وەکو بیدایەتی شتمان هەر کەسێک کە ئەچێت بە هانای کەسێک و فریای ئەکەوێت ئەبێت زۆر شارەزا بێت ئەبێ قاچ و لاشولارێکی بەهێزی بێت تۆ ڕاستەوخۆ ناچی بۆ ئەو کەسێک کە پێویستی بە هاوکاریە ئەبێت لە تەنیشتەکانە بۆی بچیت یان لە پشتۆ ئێمە چەند جۆرێکمانەیە لە ڕزگارکردن ئاسانترینیان ئەوەیە کە لە لاتەنیشتەکانە بۆی بڕۆی دەستکەی بە ژێرباڵێ و چەناکەی بگری بێنیتە سەر سنگت بە شێوازی قاچەمەلەکە ئێمە سنگە و قاچ شێوازی سنگەمەلەی پێڵێن بێنیتە کەنارەوە لەگەڵیشیە قسەی بۆ بکەی خۆی ئەو کەسێکە کەوێتەوە حاڵەتە لایەنی دەرونی زۆر خراپە بێت لێدانی دڵی زۆر سەرێ بە زۆر جار حاڵەتی کە ڕوو ئەدات لە ترسێکی زۆرە و لێدانێکی سەری عیدڵەوە توش حاڵەتی جەڵدە ئەبێ کاتە پێیسە و کەسە چی بکە ئەو کەسەکە ئەچێتە لای یەکسەر پێ بڵێ من هاتوون بەهاناتەوە من ڕزگارە ئەەکەم ئەگەر لە خۆی ڕاببینێ یان ئەگەر لە خۆشی ڕانەبینی شتێکی بۆ هەڵبات بەڵام هەر کەسێک ئەگەر بە شێوازێکی ئەکادمی بتوانێت بچێت بۆ کەسەکە فێر بوو بێت جۆرەکانی ڕزگارکردن ئەو کەسە ئەوە ئەتوانێت زەرەر بۆ خۆی بکەیت لە دوورە یا بە شێوازێک هەردوو دەسەکە بەژێر هەردوو باڵێ ئەیگریت و بە پێمە لە ئەیێنیتە ناو یان ڕای ئەکێشی یان شوێنێکی ئەگریت بۆ ئەوی کە کابرا لە حەزرەت گیانی خۆی پەلاماری تۆ نەدا و تۆش بە هیلاکا بەرێ زۆر باشە ماوەسە نەژبەتی تا چەند گرنگە کە ئەچینە شوێنێکەوە جەوێک خۆش وەربگرین یاخود بمانێک تۆزێک مەلەش بکەین تا چەند گرنگە کۆمەڵێک پێداویستیشمان پێ بوون جگەلەوەی کە کەسێک بوون نەمەلەوانە یاخود شارەزایی مەلەشی هەیە بەڵام ئەو پێداویستیانە ئەو شتە گرنگانە چین کە بە هەر بیبین لەگەڵ خۆمانە باشترە مادام ئێمە هەر مەلاکەین باش ئەومان پێ بێت ئێمە شێواز شتی مەلەوانیمان زۆرەکە بۆ نمونەتەوە بەکاری بێنیت و نەیەڵە ژێر ئاوکەویت ئەو هێلەکەکانە هی باڵمان هەیە کە زیاتر بۆ مناڵان بەکارێت ئەتوانێت ئەوانە بەکار بێنێت ئەگەر لە مەلەکەی خۆی زۆر ڕانابینێت ئەش توانێت بڕات هیلاک بوو ئیسراحەت بکات چکە نایڵێ هاوکارێکی باشە کە نایڵێ بنیشیت بەڵام وەکو ئاماژەمان پێکرد لە پێشەوە ئەمە کارێک ئەکات کە تۆ پشت بەخۆ نەبەسیت بەڵام کە تۆ مەلەیەکی زۆر باش نازانیت بەکاری بێنێت زۆر باش یەکێک لە بابەتە گرنگەکان لە کاتی حاڵت لە ناکاوەکانە فریاگوزاری سەرەتاییە ئەمە تەنها پێویستە کەسێکی ڕاهێنەر فێری بیا خود هەموو هاوڵاتێک بە تایبەتی یعنی بۆ مەلەوانی تا چەندێک گرنگە ئێمە زانیاریمان هەبێت سەبارەتەوە هەم ئەگەر کەسەکە حاڵەتێکی توش بوو هەمیش ئەگەر خۆمان هەر بیزانین ڕەنگە بۆ خۆمان سوودی هەبێت فریاگوزاری سەرەتایی باوەڕکە لە نەخۆشخانەکان زەرورترە چونکە فریاگوزاری سەرەتایی تۆ لەسەر سفرەکەی ماڵەوە تا شوێنی کارەکەت تا بازار چاوەڕێەکەی تووشی حاڵەتی لە ناکاو کتوپڕبیت و فریاگوزاری سەرەتایی بۆ بکەیت لە مەلەوانگەکانە چەند حاڵەتێکمان هەن بۆ نمونە کەسەکە دەسی بە دەروی کە ئەچی بۆی بەهانای هێنیتە دەرەویان لە چەمەکانە ئەگەر هۆشی هەبێت فریاگوزارێکی سەرەتایی بۆکەی ئەگەر هۆشی نەبێت پێشە شتێک ئەبێ ئەو ئاوەی کە چۆتە ناوسکی یا چۆتە سیەکانی خاڵی بکەیتەوە ئەجا کەشفی هەناسە ئەمەی بۆکەی دوایەوە ئەگەر پێویست کا CPR بۆکەی توی خەیتە سەرباری شفا تاوەکو فریاگوزاری فریاکەوتنیە بەهانایە ڕاستە مامۆستا لە مەلەوانگەکاندا ئێوە چۆنیە ڕاهێنانەکانتان بە
بۆ کەسانێک کە خولای فێربوونی مەلەوانیان هەیە چەند ڕۆژی پێویستە کەسێک بێ فێری مەلەوانی بێت؟ دیاریکراو نییە بۆ فێربوونی مەلەوانی هەیە زیرەکە زووتر فێری ئەبێت زووتر حرکاتەکانی مەلە فێر ئەبێت جوڵەکانی مەلە فێر ئەبێت هەیە درەنگتر ئەکەوێت ئێمە لە سلێمانیا فێرگەکانمان فێرگە هەیە 3 مانگی هاوینە خایەنێ فێرگە هەیە 15 ڕۆژە خایەنێ فێرگە هەیە 10 ڕۆژە خایەنێ ئەو لەو 10 ڕۆژە زۆری ڕاهێنەرەکان بە 10 ڕۆژ دەورەکە تەواو ئەکەن و فێری ئەکەن بەڵام ئەمە ناگێتەوەی کە تۆ بڵێ دەورەیەکی 10 ڕۆژی بینی من مەلەوان بم ئەبێت زیاتر بەردەوام بین هەم سەردانی مەلەوانگەکە بکەیتەوە بۆ ئەوەی ڕەنگە تۆ قانونی مەلەکەت وەرگرتی بێ شێوازەکەی وەرگرتی بە شێوازێکی باش بەڵام ئێشتا لە شولار و هێزی تۆ ماسوولکەی تۆ ڕانەهاتۆ بۆ ئەوی بتوانی بڵێ من مەلەوان و مەسافەیەکی زۆر بڕێت باشێکێک لەو شتانی کە بەڕاستی لە هاوینە ینی ڕەنگە مەلەوانگەکان زەختێکی زۆریان بکەوێتە سەر بۆ پێی هاوڵاتی بەس ڕەنگە لە هاوینە ئەنی وەرزشە ئەنجام بدە بەس تا چەند گرنگە بیکەین بەخۆیەک لە ژیانمانە ینی بۆ نەگەر کەسەکە مانگی 2 جاریش بیاگەر هەر نەیتوانی ینی بڕوە مەلە بکات مەلەوانی یەکێکە لە هۆکارە هەرە باشەکان بۆ تەندروستی بۆ تەندروستی بۆ پێکانە ورچیەکان بۆ بەهێزکردنی ماسوولکە بۆ ڕەبۆ بۆ کۆڵستۆڕڵکردنی خوێن بۆ شتوانەوەی شەکری لەش یعنی بۆ زۆربەی نەخۆشەکان بەکارێت ئێمە بەداخەوە لە کاتێکە هانا بۆ ئاو مەلەوانی ئەێنین کە تووشی نەخۆشی بووین ئەگەر پێشوەختە بتوانین لە مانگێکە 4 جار ینی هەفتە 1 جار سەردانی مەرج نیە بڵێم مەلەوانگە مەلە ئەزانی لە خۆ ڕابینی لە شوێنەکانی کە شاتوانی مەلە بکەیت بیکەی بە بەرنامە بۆ خۆت لە زۆر نەخۆشی زۆر شت نەجاتت ئەبێ بەس کاک نەجمەدین زۆر جار هەشمانە کەسێک ڕەنگە خۆی باخێکی هەبێ مەزبەحێکی کردبێتەوە ئاوی تێ بکە ڕێنمایت بۆ کەسانی ئەوێ چویە عنی بۆ نەگەر من مەلەوانگەیەکم هەبوو لە باخێکما لە شوێنێکی دوورە چۆن گرنگی پێ بم ئایا ئەم ئاوە پێویستی بە پاکردنەوە هەیە بۆی کە مەلێکی باشتیا بکەم ئایا پێویستە چی لەوێ هەبێ بۆی گرنگە ئەگەر حاڵەتێکی لە ناخ زۆر جارانێت چەند ناڵێکیشی هەبێ گرنگە کە فێری مەلەیان کە مادام کە حەوزی هەیە بەڵێ ئێمە زۆر پرسیاری ئەومان لێکرێت بۆچی ئاوی حوزی باخەکان یا بڵێن مەلەوانگە تایبەتەکانی ماڵەوە بۆچی ئاوەکەی زوو قەوزە ئەکا زوو سەوز ئەبێت ئەمە لە ڕووی ڕێنماییەوە هیچ دەرمانێکی تێ ناکات فلتەر ناکە ئاوەکەی ناسوڕێ ئەمە تووشی پیسبوونی ئاوەکە بێ و لە بەرخۆرایە بەڵام مناڵەکانی ئەبات لەوێ کە ئەوێت فێری مەلەیکە ئەگەر ئاوەکە یا حوزەکە قوڵ بێت باشتر وایە کە خۆی شارەزایەکی نەبێت باوەڕکە ئەکادیمی نەبی ناتوانانی خەڵک فێری مەلەکەی چی تێچە بگەینیتە فێرگەیەک و فێری مەلەیکە دوای ئەوە بیبە لە حوزەکەی خۆتا بە تەڵبوو بە مەلەکەی باو خۆی بەهێزکە مامۆستا لە کۆتاییدا گرنگترین ڕێنماییەکان چین لەم وەرزەدا بۆ خەڵکی لە چەند خاڵەکە ئەگەر باسی بکەین و خزمەتێک ڕێنماییمان بۆ ئەو کەسانەی ئەوەیە کە ئەچن لە چامیان لە ڕووبارەکانە مەلە ئەکەن شارەزایەکی باشیان نییە مەلەیەکی کەم ئەزانن خۆیان نەدەن لە هەموو ئاوێک لە هەموو شوێنەکان مەلە نەکەن نەڵێ من مەلەوانم مەلە ئەزانم مەسافەیەکی زۆر نەڕات تووشی حاڵەت بێت ڕێنماییشمان بۆ ئەوەی کە لە مەلەوانگەکانە کە خەڵکی ڕوو لە مەلەوانگەکانەکە بۆ ڕزگارگەرەکەن کە لە مەلەوانگەکانن پابەندی ڕێنمایەکان یەکێتی یاری ئاوەکان بن خۆیان خەریک نەکەن بە موبایلەوە نەچنە دەرەوە شوێنەکانیان بەجێ نەیەڵن چونکە تەنها 3 خولەک بەسە بۆی کە حاڵەتێکی نەخوازرا و ڕووبات هەر مەلەوانگەیەکیش هەر چاودێرێکیش کەس و کاری مناڵەکەن کە لێ ڕانابینن بە ئەنەینێرنە ئەو شوێنە مامۆستا نەجمەدین شوێنێکەیە لە دەوروبەری سلێمانی دایمە بوونەوەی کە لە سلێمانیان کە باشە مەلەیتیان نەکەین ینی خۆمانی لێ بە دوور بگرین لەم شوێنانەدا بۆی کە خەڵکی ئاگادار بێ بڵێ وڵی ئیستا ئاوی دوکانی خوارە با بڵێن ئەوەکەی خوڕە هەموو کەسێک ناتوانێت مەلەیتیا بکات ئێمە وەکی کێتی یاری ئاوەکان هۆشداریمان داوە بۆ کەسانێکی کە ئەندامن لە لای ئێمە ڕاهێنەرن شادی باوەڕپێکراویان هەیە لای ئێمە ڕێنماییمان پێداون کە لە شوێنێکە مەلە مەکەن کە بێت بە بتوان کەسێکی تر چاو لە ئێوە بکات بدا لەو ئاو نەتوانێت ئێمە ئاگادارمان کردوونەتەوە هەر کەسێک لە ئەوانەی کە لە ژێر
ڕێنمایەکانی ئێمان و شاهدەی ڕاهێنەریانێ وتومانە لەو شوێنانە حرەکەی هەڵە لە شوێنی بەرزەوە شتێک ناکەن کە بۆ نمونە من مەلێکی کە مەزانم بێم دووبارەی بکەمەوە وتومانە هەتا ئاگاداری ئەوماندا نەدەیە کە شاهدەکانیان لێ وەرەگرینەوە تووشی سزا ئەبن بۆ ئەوەی کە کەس چاویان لێ شتێکی باشەوە. کاتێک هەماهەنگیتان هەیە گەر بۆ نمونە حاڵەتێک ڕوویە لەناو ڕاهێنەرەکانە هەر بۆی باست کرد لێ پێچینەوەی یاسایی بێت بەڵێ ئێمە غەرامە بێت بەڵێ لە سلێمانیا ئەمساڵ 120 کەس بەشداری هەرسێ ئاستی خولەکەی ئێمە کردو یعنی 120 کەس بێ بە خاوەنی بڕوانامە لە یەکێتی یاریەکانی سلێمانی هەرێکێک لەم کەسانە سەرپێچێک بکات تووشی سزا ئەبێت ئێمە بانگی ئەەکەین وایشمان کردو چەندین ڕایەنەریشمان بان کردو لێ پیچنشمان لەگەڵا کرد. بۆ باش زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا نەجمەدین شێخ نەسرەدین سەرۆکی یاری ئاویەکانی سلێمانیە خۆ بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە بێ.